هەرێمی کوردستان لە دوای 2013ەوە تا ئێستا کە ماوەی 8 ساڵە بودجەی نییە بەداخەوە کە ناکرێتن حکوومەتێکی کە ساڵێک تێپەڕێتن بودجەی نەبێت و ئێمە بە هەستکردنەوە پرسیارەتیمان لە ڕێکخراوەکەمان کە پێمان وایە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی دەبێ فشار بکەن بۆ ئەوەی حکوومەتی هەرێمی کوردستان چیتر بێ بودجە نەبێت و لەو چوارچێ و سوێن بێەوە کە ئەو چاڵاکی ئەو ڕۆکەمان ئەنجام داوە بۆ ئەوەی سەرنجی پسپۆڕان مامۆستایانی زانکۆ و ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی و دامەزراوەکان و پەرلەمانتاران بزانین بۆ ئەوەی لە دووتوێ راپۆرتێک ئامادە بکەین هەم پێشکەشی حکوومەتی هەرێمی کوردستان پەرلەمانی کوردستانی بکەین بۆ ئەوەی بودجە لە ساڵی ئایندە کە چوە پەرلەمان بودجەشی پێشکەوتوبی عەدالەتی ئیجتیماعی فەراهەم بکاتن و هەروەها دوور بێ لە گەندەڵی و کەلێنی ناشەفافێتی تێدا نەبێت. خۆی ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان ئەو داهاتەی کە هەیەی لە بودجە چەسپاندی هەم پەرلەمانی کوردستان هەم مجتەمع و ڕای گشتی و ڕێکخراوەکان چاودێری دەکەن لەو چوارچێوە ئەو داهاتانەی کە لە بودجە ئیقراری کردیە هەروەها کە ئیقراری کردێ دەبێتن بۆ شێوازی کە لە بودجەکە هەیە سەرفی بکەن نەک ئەوەی کە ئەمە ماوەی 8 ساڵە نازانین داهاتی هەرێمی کوردستان حکوومەت مانگانە چەندی دەست دەکەوێتن و چەند سەرف دەکاتن بەداخەوە ئەو ماوەی ئەو 8 ساڵە هەرێمی کوردستان لە ڕووی شەفافیت زۆر بەرەو دواوە گەڕاوەتەوە لەوە دوا کە زۆر پێویستە کار لەسەر ئەوە بکرێتن کە حکوومەتی هەرێمی کوردستان داهاتەکانی ڕوون بێتن و بۆ هاوڵاتیانی ڕوون کاتەوە و لە بودجە ئیقراری بکاتن. بەشێک لە ڕێکخراوەکە کاریان بۆ ئەوە کرد کە نامەیەکیان ئاراستەی دەستەی دەستپاچی و دیوانی چاودێری دارایی و پەرلەمانی کوردستان کرد بۆ ئەوەی ڕاستی و دروستی ئەو بابەتە کە لە میدیا بڵاو بۆتەوە سەرۆکی حکوومەت کە هەڤێلایەکی بە 18 ملیۆن دۆلار کڕیوە ئەوە بەشێکی لە کارەکانی ڕێکخراوەکانەکە داوا لەو دامەزراوە بکەن ڕاستی و دروستی ئەو بابەتە بسێت ئێمەش لە پاڵ ئیشەکە کار و چاڵاچەکانی خۆمان ئەو بەڵگانێکە لە راپۆرتەکە بڵاو کراتەوە پێشکەشی دامەزراوەکانی دەکەین کە بۆ ئەوەی ڕاستی و دروستی ئەو بابەتە بۆ ڕایگشتی بسەلمێنێت. بەداخەوە لە هەرێمی کوردستان یعنی دامەزراوەکان لە ژێر ئیرادەی سیاسی حزبەکانە تا ئێستا لێ نەگەڕاون دامەزراوەکانی چاودێری بە ئەرچی خۆیان هەڵسن لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوو سەرۆکی هەرێمی کوردستان داوای کرد کە دادوەران ڕۆڵی کاران هەبی لە یەکلاکردنەوەی کێشەکان ینی خۆشیان دەزانێت کە تا ئێستا دادگا بە ڕۆڵی خۆی هەڵنەستاوە ئیرادەی سیاسی بەسەری زاڵە بۆ ئەوەیە کە ئێمە فشار دەکەین بۆ ئەوەی دادوەران دادگا بە ڕۆڵی خۆیان هەستن لە یەکلاکردنەوەی ئەو کەیسە گەندەڵیانی کە لە هەرێمە کوردستان هەیە ئێمە فشار دەکەین داوا دەکەین و راپۆرتیان پێشکەش دەکەین بۆ ئەوەی ئەو کەیسانە یەکلای بکەنەوە. ماوەی ڕابردوو بەشێکی زۆری ئەو کەیسانە بە تایبەتی لە میدیا لە ڕووی گەندەڵیەوە بڵاو دەکراوە پێشکەشی دامەزراوەکانمان کردیەکە ڕاستی و دروستی ئەو کەیسانە ڕوونکەنەوە.